لسر هاتنا گشتیانش بو چای کورکین و چنگانی ما تیفور محمد دگل مدیه تیفور گلو هاتنا گشتیاران و هفتیه و اینه چای به هفبری کرم به برآورد گل هفتیان دن. دڵشاد سڵاو لێبێ لەسەر چیای کۆڕەچین کە یەکێ لە ناوچە گەشتیارە خۆشەکانی سنووری قەزای ڕواندزە لێرە بەفر دەبارێ و گەشتیاریش هاتۆتە نێو بەفر. گەشتیارەکان ژمارەیان زۆرە بەڵام بەراورد لەگەڵ ڕۆژی هەینی ڕابردوو با بڵێن بە پێچەوانەوە ئەم هەفتەیە کەمتر گەشتیار هاتۆتە ئەم دەڤەرە بەگشتی لە ڕۆژی هەینی ڕابردوو بە پێی ئاماری بەڕێبەراتی گەشتوگوزاری سۆران نزیکەی 10,000 گەشتیار هاتبوون بۆ سنووری قەزای ڕواندز سۆران چۆمان و باڵەکایەتی بەتا بە دەو گەشتیاران هاتبوونە ئەو شوێنانی کە بەفری لێباری بوو بەڵام ئەمڕۆ کە هەینیە کەمتر گەشتیار هاتووە چەند گەشتیار هاتووە تا ئێوارە دەرناکەوێت ئامارەکەی بەڵام هۆکاری کەمبوونەوەی هاتنی گەشتیاران چییە؟ چەندین هۆکاری هەیە لە نێویاندا ڕاگەاندنی قەدەغەی هاتوچۆ لەلایەن حکوومەتی عراقی لە شارەکانی عراقی لە کاتژمێرەشتی شەو تاکو و پێنجی بەیانی لە ڕۆژانی هەینی شەممە و یەکشەممە ئەو کارێکی دیکە هاتنی شەپۆلێکی دیکەی ڤایرۆسی کۆرۆنایە بۆ شارەکانی عراق و خێرا بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە هۆکارێکە و لەلایەکی دیکەکردنەوەی دەرگای قوتابخانەکان هۆکارێکی دیکەیە بۆ کەمبوونەوەی ڕێژەی گەشتیاران بەڵام هەرچۆنێک بێ ئێستاش دیمەنەکان جوانن دیمەنی سەرنجڕاکێشی هەیە ئێرە بەفر دەبارێ و گەشتیارانیش هاتوون بەڵام وەک باسم کرد ڕێژەی گەشتیاران دەرناکەوێت تا ئێوارە ئامارەکەی دەردەکەوێت کە ئایا چەند گەشتیار هاتووە ژمارەیان چەند بۆ هاتوونەتە کوێ بەڵام زۆرترین گەشتیار کە دێ بۆ ئەو ناوچەیە زۆرترین ڕوو لە چیای کۆڕێک دەکا بەو پێی کە شوێنێکی بەرزە و لە ڕێگەی تەلەفریکەوە سەر دەکەون ئەمەش چێزێکی دیکە بە گەشتیار دەبەخشێ و شوێنێکی بەرزە و بە بەردەوامی ئەگەر شەپۆلی بەفربارانی هەبی لەو دەڤەرە ئێرە دەگرێتەوە هاوشێوەی حاجی ئۆمەران بەڵام بەگشتی هەم بۆ چیای کۆڕەک و هەم بۆ حاجی ئۆمەران و چیای حەسەنبەگ گەشتیارێکی زۆر ڕووی تێدەکە کاتەکانی خۆیان لە نێو بەفر بەسەر دەبن و بێگومان هاتنی گەشتیاران هەر گەشتیارێک کە دەگاتە ناو بەفر وێنە دەگرێ شەڕە تۆپەڵە بەفر دەکا ئەمە هەمیشە دیمەنێکە کە بە بەردەوامی لە نێو گەشتیاران دەبیندرێت بۆ بەسەربردننی کاتێکی خۆش بەتایبەت بۆ ئەو گەنجانێت چ کوڕچکت کە دێن کە یەکەم جاریانە بەتابەت گەشتیارە عەرەبەکان کە لە شارەکانی ناوەڕاست و خوار و عراق دێن کاتێکی خۆش بەسەر دەبن و دیمەنەکان بەلای ئەوانەوە سەرنجڕاکێش و جوان دەبێ بەگشتی کچای کۆڕەک بەفر دەبارێ و گەشتیار ڕووی تێکردووە گەشتارێکی زۆر دەیار چەندە تازە گەشتیار وردەوردەوا سەر دەکەوێ بەو پێیکە هەر گەشتارێک کە دێتە ئێرە دەبێت لە ڕێگەی تەلەفریکەوە بێوە نزیکەی 3000 متر دەبڕێت لە ڕێگەی تەلەفریکەوە تا دەگات ئێرە بۆیە هاتنیان ئاسان نابێت و گواستنەوەی ئەو گەشتیارانش لە ڕێگەی تەلەفریکەوە لە تەنها توانای سەروی 5,000 گەشتیاری هەیە زیاتر ناتوانێت بۆیە زۆر جار کە زیاتر لە 6,000 گەشتیار دێ بەشێک لە گەشتیارەکان چانسی ئەویان نابێت کە بگەنە سەر چیای کۆڕەک و ناچار دەگەڕێنەوە دشات دیمەنەکان جوانن بەفر دەبارێ بەڵام پلەکانی گەرما زۆردانە بەزیون کەشێکی زۆر ئاسایی هەیە بەڵام دیمەنەکان زۆر جوان و سەرنجڕاکێشن تیفور محمد و چنگانی ما سەر چای کۆڕەکێتم عەرەب